بەڕێزان دووبارە سڵاتان لێ بفەرمون بەردەوامی لەگەڵتان فەرموو. خوێنکاری ڕاگەاندن پرسیارە گاڕەسەی کاکفەری دەکەم. ئایا پرسی بە هەرێمبوونی پارێزگای کەرکووک پرسێک نییە کە دەوڵەتانی دراوسێ و ڕوژانیانە بۆی نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ پرسیاری جەنابتان. پرسیارێک مێ لە کاک شۆڕژ، ئایا کورد پشتگیری لەم مەسای کە ئێستا عێراقی پێپەڕە بێ کورد پشتگیری لە سونە بکە یان شیعە، یان دیسانەوە کورد بۆ چەند ئافرینێک و چەند دەستخۆشیەک دیسانەوە دەبێتە ناوبژیانی وەزاکە؟ بەڵێ فەرموو. بەشدار شێرزاد، پرسیارێکم لە کاک دکتۆرە لەگەڵ بۆچی لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 کەرکووک دەگەڕێتەوە لەگەڵ جێبەجێکردنی مادەی 140 کەرکووک دەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، ئایا دەوڵەتی عێراق ڕازیە بێت بەمە؟ زۆر باشە. دوا پرسیار. بەڵێ سۆران ڕەزا، پرسیارێک لە کاکفەریت لە سەرەتای قسەکانیان باسی کێشەی سونە و شیعی کرد. ئەمە بزانین ئەم کێشەی سونە و شیعەکەی تەواو بێ لە عێراقاوە ئەو کێشەیە کاری نەکردوتە سەر هەستی نەتەواتی هاوڵاتی عێراقی و لە هەمان کاتدا خراببوونی باری کۆمەڵایەتی خەڵک بەبوونی و کێشەیەوە. سپاس. پرسیارەکە بۆ کاکفەرید بوو. کاکفەرید لە دوا پرسیارەوە دەست پێکەن کێشەی شیعە و سونەکەی چارەسەر بێ لە عێراقا و کاریگەری لەسەر بنیاد و تەرکیبەی ئینسانی عێراق. ئەمە کاریگەری زۆر خراپی تا ئێستا هەبووە لەو ڕوانگەیەوە کە هەرێکێک لەوانە بەرژەوەندی خۆی هەبووە و هەرێکێک لەوانە دیدی توندی خۆی بۆ مەسەلەی مەزهەب هەبووە و ئەمە مەسەلەیە کە وەکو باسم کرد 1400 ساڵە لە ئارادا بە زەحمەت چارەسەرەکرێت و ئاساوارەکانیشی هەروە ئەمێنن بەتابەتی کە دەوڵەت لە عێراقدا دەوڵەتێکی مەدەنی لە 100% نییە و دەوڵەتێکی عەلمانیش نییە. پەراوێزێکی بۆ مەسەلە ئاینیەکان و مەزهەبیەکان هێشتۆتەوە، تەنانەت پەراوێزێکی بۆ دەسەڵاتی مەرجعیەتی شیعەش هێشتۆتەوە. بەهۆی ئەمەوە ئەم مەسەلەیە ڕەنگە ماوەیەکی زۆری بێت، ڕەنگە 100 ساڵێکی بێت تا بە تەواوی چارەسەرەکرد. بەم جیلێ ئێستا ئەم کێشەیە چارەسەر ناکرێت، هەروە ئەمێنێت و ڕەنگە جیلی داهاتوش ناتوانێت، بەڵام ڕەنگە جیلی سێ و چوارەم کراوەتر بن دەربارەی ئەم مەسەلەیە. پرسیارشتر هەبوو بۆی هەر یەکسەر وەڵامی بەم بۆ مەسەلەی پرسی بە هەرێمبوونی پارێزگای کەرکووک پرسێکە دەوروبەر و ڕژاندوێتی بۆی کە ئەم مەسەلەیە کەستا ئێستا کەس بەڕەسمی نەیوروژاندووە. ئێمە لێرە وەکو ئەگەرێک یاخود وەکو سیناریۆیەک بەسمان کرد، بەڵام بە شێوەیەکی سەرەکی بەڵام لە دڵنیادا سیاسەتە زۆر کاریگەرەکان ئەوانن کە ناوروژێنرێت، ئەوانن کە بە مەخفیەشی ئەوانە نین کە لە هەواڵەکان ناواسەکرێت. بە دڵنیایەوە هیچ دەوڵەتێکی دراوسێ تەنانەت لە ناو عێراقیش نە سونەکان نە شیعەکان حەزەکەن کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. ئەوەی کە حەزەکەت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان تەنها ئێمەین کوردی عێراق و هەروە کوردی پارسەکان تریش حەزەکەن بگەڕێت ئەو شارە ئەو شوێنە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام دەوڵەتانی تر بە دڵنیایەوە دەوڵەتانی ناوچەکە دراوسەکانی عێراق پێیان خۆش نییە مەسەلێ ببێتە مای قازانج بۆ کورد. بەڵام ئێمە وەکو سیناریۆیەک وەکو ئەگەرێک وەکو چۆن باسی زۆر سیناریۆ ئەگەرمان کرد باسی ئەم ئەگەرەشمان کرد بۆی شتەکە کتوپڕ نەبێت. ئێمە لە ئێستا خۆمان بۆ ئامادە بکرد یاخود لانی کەم بەرنامەیەکمان هەبێت بۆ ئەگەر لە ئایندەیە هاتە پێش. کورد کاک شۆڕژ حاجی ئەپرسێت لە جەنابتان پشتگیری شیعە بکات یان سونە لەم هەلومەرجەدا؟ ئەنی ئەوەی کە بۆ ئێمە شتێکی ناخۆشە ئەوەیە کە کێشەکانی ئێمە لەگەڵ عەرەبی شیعە و عەرەبی سونە یاخود بڵێ لەگەڵ عێراق ئەکرێ بە چەند بەشێکەوە، بەشێکیان کە وابەستە بە جێرانەوەی کەرکووک و ناوچە دابراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان بمانەوە نەمانەوە بە حکمی جوغرافیە ئەمە لەگەڵ سونەیە کێشەکەی ئێمە، یعنی شیعەیەکی نەجەف کێشەی نییە. ئێمە لەگەڵ خەڵکی دیالە و خەڵکی مووسڵ و خەڵکی کەرکووک و عەرەبی حەویجە کێشەمان هەیە. بەڵام کێشەی ترمان هەیە لەگەڵ بەغدا مەسەلەن مەسلەی بودجەیە، مەسلەی کۆنتراکتەکانی نەوتە ئەو عەقدەکانی نەوت کە کراوە، مەسلەی پێکێنانی ئەنجومەنی فیدرالی ئەقالیمەکانە. یعنی کێشەکانی ئێمە لەگەڵ هەردوو لا هەیە، بەڵام هەر کێشەی کە لەگەڵ ئەومان هەیە لەگەڵ ئەوکەی ترمان نییە. بەڵام من ئەڵێم لە قەیرانیشی لەو بابەتەیە، یعنی حکمەتی سەرکردایەتی کوردەوەیە کە دەرز لە ڕابرد و وەرگرین ناکرێ ئێمە بە مباشیر بەڕاستە و خۆ پشتیوانی لە یەکێکیان نەکەین. ئێمە چەند جارێک لە مێژوو پشتیوانیمان لەلایەنێک لە قەیرانەکان کردووە زەرەرمان کردو، لە شەڕی ئێران و عێراق پشتیوانیمان لە ئێران کرد زەرەرمان کرد لە زۆر شتی تر. یعنی با ئەم جارە ئێمە بەڕاستە و خۆ پشتیوانی نە لە شیعە بکەین لە دژی سونە، نە لە سونە بکەین لە دژی شیعە. ئێمە خۆمان بەستینەوە بە دەستور
و لەو خاڵانی دەستور کە بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێدایە بەڵام لەم ناو بژیوانە لێرە لەسەر تەلەڤیزیۆنەکەی وەزارشتر ئەڵێمەوە هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد کە عەرەبەکان ڕویان تێکەن بۆ ئەوەی ناوبژیوانیان بکەن کە ئەمە جێگەی شانازیە بۆ ئێمە لەم هەلو مەرجە ئەومان بۆکەن بۆ وشکە پیاوەتیە بۆ پیاوەتی شخصی ئەم شتە نەکەن بڵێن ئەوە چاکەی شخصی و ئافرین کاک فلان و سەرۆک فلان ئەم ئیشەی بۆ کردین بەڵکو لە چارەسەرکردنی یا ناوبژیوانی ئەم لایەنە ناکۆکانە هەموو کێشەکانی عێراق بەهی کێشەکانی کوردیشەوە بینەوە سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوەی لەوێ دەستکەوتێکی کوردی تیابێت نەکرد ناوبژیوانێکی بێبەرامبەر بڵێ نەمەگیر نەبن بۆ هەموو پیاوەتی لەگەڵیانێکن لە سیاسەتان نمەگیری نییە بۆ هەردوو لە میوانە بەڕێزەکان هەیە ئەگەر ئەو تەنگژانەی کامڕۆ لە عێراقدایە بچێتە قۆناغێکەوە کە لایەنە سیاسیەکان پەنا بۆ هێز بەرن بۆ یەک لایەکردنەوەی کێشەکانیان ئایا پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بەهێز لە کێشەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی یەک لای بکاتەوە واگەر حکوومەتی هەرێم ئەم سیاستە پەیڕۆ بکە پێیان وایە سیاستێکی ژیرانە بێت سپاس دوا پرسیار بەڕێستان فەرموو ئەم ناکۆکیانەی کە لە عێراقا ڕووەدا لە نێوان هەندێک جار لە نێوان کورد و عەرەب هەندێک جار لە نێوان شیعە و سوننەیە ئایا بەهۆی دەستێوەردانی وڵاتانی دەرەوەیە کە بۆ نمونە بەویستی وڵاتانی دەرەوەشە بێ ناوچە دابڕەوەکان بگەڕێنەوە چونکە بۆ پێی دەستوەر ئەدەنە هەموو کایە سیاسەکانی ناو عێراقەوە بە تایبەتی بۆ پرسیارێکی تریشمە بوو لە کاک شۆڕژ کە ئەڵێ ئێوە ئەمانە نوێنەری کوردن ئایا تاکەی ئێمە چاوەڕێی ئەو مافانی خۆمان بکەین ئەو کێشانە بکەین چونکە لە میدیاکانەوە ڕۆژانە ئەیبیستین چۆنەڵی من وایە بینم خەڵکی کوردستان بێزار بۆ لەوەی کە ئەڵێ هەوڵە دەین کێشەکان چارەسەر بکەین ناوچە دابڕەوەکان بگەڕێنینەوە یاخود پرسیارێکی ترم ئەوەیە کە ئەمە دڵخۆشکرد نییە بۆ ئەوەی کە کەرکووک پۆستە باڵاکان بۆ نمونە دووسخورما کەرکووک پارێزگاری کووردە دووسخورمات و قایمقامی کووردە ئەمانە دڵخۆشکرد نین بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان زۆر سپاس پرسیارەکەت ڕوو نەفەرموو کاک شۆڕژ کاکتە بەس یەکێک لەوانە پرسیارەکەی بووم بڵێ ئەو برای یەخیر کە ئایا تاکە ئێمە چاوەڕێ بین بێگومان نەنی چاوەڕوانی ئەبێ چاوەڕوانی کاری چاکە بین ئەبێمە چاوەڕوانی دانانی نەخشە و استراتیژ بین بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان بەڵام نابێ ئێمە ناومێت بین نە لە خۆمان نە لە هەوڵەکانی خۆمان نە لە میلەتەکەی خۆشمان بەڵام ئەبێ ئێمە هەمومان کار بۆ ئەوە بکەین کە بۆ هەموو بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانە بۆ بەدەستێنانی هەموو دەستکەوتەکان و داواکانی خەڵکی کوردستان بە بەرنامە ژیرانە بەرنامەی بۆ دابنین ئەگەرەکان هەموو خینە سەرمێزی گفتوگۆ پێداویستی بە سەرخستنی هەرکام لە ئەگەرەکان دابین بکەین و ئەگەری دووەمیشمان هەبێ و هەوڵ دەین دۆست و لایەنگر بۆ داواکانی خۆمان بەدەست بێنین و ئایا کاک بێستون باس دەوە دەکە ئاگەر حکوومەت ینی بێ بە شەڕ وشتی و ئایا حکوومەت ئێرە مەتوانێت بەرگی لە کوردستان بکە من پێم وایە لە حاڵی حاضر پەلاماردانی چەکداری لە بەغاوە بۆ سەر هەرێمی کوردستان و ئۆشتانە من پێم وایە بێمە شتێکی دوورە لە ڕوودان ئەگەر لە خراپترین حاڵەت ڕوو بدا لەو شوێنانی کە ئێستا بوونەتە جێی ناکۆچی مەسەرەن لە دیالە ڕەنگە لە داهاتوو لە سەلاحەدین یا لە مووسڵ ئەم لایەنانە خۆ بەخۆ شەڕ بکەن بەڵام بەوەی کە هێز لە بەغداوە بێ پەلاماری هەرێمی کوردستاندا من پێم وایە ئەگەرێکی زۆر دوورە سەرۆکی ئەرکانی جێشی عێراقی کووردە سەرۆک کۆمار کووردە زۆر لە مەسوولەکانی ناودام و دەستگاکانی هەواڵگری بەغا کوردن وەزیرەکان کوردن جێگرێنی من پێم وایە ئەمە ئەگەرێکی دوورە بەڵام ڕەنگە ئەگەر کێشەی کەرکووک یعنی ئەمانە بگەڕێتەوە بگاتە کەرکووچیش وە کێشە لە نێوان پێکاتەکانی ناو کەرکووک دروست بێ و شەڕ دروست بێ لە بینی کورد و عەرەب لە کەرکووک بێگومان کوردی سلێمانیش دەچێ بە هاواریانەوە کوردی هەولێر دەچێ بە هاواریانەوە ئەویش عەرەب لە وڵات شیعە بێ لە ڕەنگە لە عەمارە و سەماوەشەوە بێ بۆ لای لە مووسڵەوە سونە بێ پشتیوانی بکە یعنی ئەگەر لەوێ کێشە بێ ڕەنگەوە بەڵام بەوەی کە هیوادارم قەدەوە ڕوونەدا فەرموو کاک باس لە هۆیەکان کرا خۆی ئەو هۆی کە یان هۆی سەرەکی قەیرانەکان هۆی ناوخۆیە بەڵام بەدڵنایەوە هەر یەکێک لەوانە پەیوەندی دەرەکی هەیە و هەر ئەو لایەنانەی بە تایبەتی دراوسەکانی عێراق بەرژەوەندی تایبەتیان لە عێراقا هەیە هەر یەکێک لەوانە پژگیری لایەنێک ئەکات بەڵام ئەگەر لایەنەکان لە ناو عێراق خۆیان ڕێک بکەون بەدڵنیایەوە دەرەوە ڕەنگە ناتوانێت کاریگەری چوایی هەبێت لەسەر ناوخۆی عێراق مەسەلەکە ناوخۆیە ئەگەر لە ناوخۆ ڕێکەوت لە بینی خۆیانە و کێشەکانیان چارەسەر بکەن ئەو کێشەی کە لە نێوان چەند دەوڵەتێک هەیە و لە ناو عێراقا ڕەنگ ئەداتەوە بەدڵنیایەوە ئەو تەسیرە گەورەی نابێت دوا قسەت لەسەر
باسی ئاماژە بۆ کرا و فدراڵیەت و کاریگەری لە سەر هەرێمی کوردستان بۆ بینەرەکانت چییە؟ ئەمە ڕاستە ئەم ئێستا بۆتە قەیرانێک لە عێراق بەڵام ئەمە و ڕۆژاندنی مەسلەیەکی زۆر گرنگە کە مەسلەی فدرالیزم دێنێتەوە سەرباست خەریک بوو کەس باسی فدرالیزمی نەکرد خەریک سونەکان هەر لە سەرەتاوە دژی بوون ئێستا بۆچوونیان گۆڕاوە لە ناو شیعەکانە بۆچوونی تایبەت هەیە دەربارەی فدرالیەکان ئێستا ئەوانیش بەشێکی زۆر وەکو باسم کرد ئێستاش تکریت و بەسڕە هەردووچیان داوای بوون بە هەرێمی فدرالیان نردووە بۆ مالیکی و مالیکی لە چەکمەجەکەی خۆی خەواندوێتی پێم وایە ئەمە مەسلەی فدرالیزم بۆ پێشەوە ئەبات و ئەم مەسلەی هەروە تێ ناپەڕێت مادام ئەم مەسلەی وروژێنرا و بەو گەرموگۆڕیە وروژێنرا ئەبێتە هۆی ئەوەی کە بۆچوونێکی بەهێزتر لە ناوسونەکانە پەیدا بێت کە ئەگەر ئەم جارەشیان تا ئەندازەیەک هەندێک سات و سەودای لەسەر بکەن ڕەنگە لە ماوەیەشترە خۆیان کۆ بکەنەوە و مەسلەکە بە هێزێکی زۆرترەوە پێشکەش بکەن. باسی ئەوەت کرد لە وەڵامی پرسیاری ئەو بەڕێزەداوتت ئەگەر دوور با کێشەکان تەقێتەوە بگاتە حاڵەتێک کە شەڕی دەستەوی خەڕووبا کوردی سلێمانی و زاخۆ و دهۆک و هەولێریش دانانیشەداوە لە ماڵەوە سەیری دۆزەکە بکات ئەمە ڕاستیەکە کە بەڕێستان ێڵەن چونکە ئەزمموی پێشووتری ژەوانی دەرخستووە بەڵام لە کۆتاییدا لە جەنابتانە پرسم ئێوە وەکو گۆڕان و دەسەڵات و وەکو بەگشتی ئۆپۆسیۆن و دەسەڵات وەکو یەکێتی و پارتی وەکو ئیسلامیەکان و یەکێتی و پارتی و گۆڕان و کۆی پێکاتە کوردیەکان لە پەرلەمانی بەغا ئێوە وەزعتان چۆن ئێستا لە تەبایی و ناتەباییە ئێمە لەو کاتەوە کە چوونێتە بەغدا و ئێستاش وابین لە داهاتوش وابین ئێمە هەر شتێک پێیوەست بێ بە داخوازەکانی خەڵکی کوردستان پێویست بێ بە هەر مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان ئێمە نەک لەگەڵ ئەو لایەنانە دەبین کەوادان ئێمە خۆمان پێشەنگ گەزانین لەوەی کە داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین داکۆچی لە چارەنووسی خەڵکی کوردستان بکەین و هەموو هێز و توانای خۆمان نەخەینە گەر بۆ ئەوەی بەرژەوەندیەکانی گەلی کورد بپارێزین و گەلی کورد دەستکەوتی زیاتری دەست پێ و ئەوەی کە هەیەی لە دەستوردانی پێدانراوە بیچەسپێنین و دەستکەوتی زیاتریشمان بە دوور لەوەی کە هەر لایەنێکی سیاسین ئێمە یا تەوەجوی سیاسیمان چۆن ئێمە تەوەجوی سیاسیمان جیاوازە لەسەر شێوەی سیستمی حکومڕانیە لە کوردستان لەسەر عەدالەتی کۆمەڵایەتیە لەسەر دژایەتی گەندەڵیە یەخستنی هێزی پێشمەرگە و ئاساییشە بەڵام کاتێک بێتە سەر بەرژەوەندی خەڵکی کوردستان سەر مافەکانی گەلی کورد ئێمە خۆمان بۆ دەزانین کە دەبێت لە هەموو زروفێک لە کورس استراتیژیە هەستارەکانە دەسەڵات ئێوە شەریکەکە لە ئاگاییتان لە پلانەکان لەوەیە لە چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی سیناریۆ تازەکان کە ئەگەر دەسەڵاتم بەست هەردوو حیزبی دەسەڵات بێت لە کوردستان نەخێر ئێمە ئاگادارین بەڵام ئێمە لە بەغدا ینی بۆ خۆشببختی ئەندام پەرلەمانەکانی بەغدا هەم لە هەموو فراکسیۆنەکان کاتێک کە شتێک دێتە پێشەوە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەیە ئێمە لە ناو خۆمان دانیشین تاوتوێیەکەین ڕامان یەگەخین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو کێشەیەکمان لەو مەسەلەیەوە نیە بە ئومێدی سەرکەوتن و مادوونەبوونی هەموو لایەکتان ئەی قسەیەکت بۆ بینەرانت هەیە لەسەر پەیامێکی تایبەت سەبارەت بە باسەکەمان زۆر سپاس بینەران بەڕێز و خۆشەویست هیوادارم توانی بەتمان سەرنجتان ڕابکێشین سپاس بۆ کاتێک کە بەدا پرۆگرامەکەمانەوە دانیشتن ڕێزی ڕەنسەنگایی و بەگشتی NRT و هاوڕێکانم لە ستاوی پرۆگرامەکەمان و کاستی پرۆگرامەکەمان بۆ ئێوە کاتێکی خۆش بۆ وڵایەکتان دووبارە بەخێر بێت دووبارە بەخێر بێت سپاس بەخێر.